يعني ئەو مامۆستا و زانا و بانکخوازانەی کاتێک کە دەڵێن مەولود مەکەن ئاهەنگ مەجێڕن بە بنیادی لەدایک بوون برای مسلمان شەیتان فێڵت لێ نەکات و بانکخوازە گومڕاکارەکانیش فێڵتان لێ نەکەن وا بزانن ئەوانە ئەو مامۆستایانەی کە دەڵێن مەولود نییە دژی پێغەمبەرن عەلەیهی سەڵات وسەلام یا پێغەمبەریان خۆش ناوێ یا دژی دینەکەینی یا دژی نوێکردنەوەی سنەتەکانی نەخێر بەعەکسەوە بەڵکو ئەوان لە تەواوێتی دەستگرتنیان بە سنەت و ڕێبازی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام ناچن شتێککەن کە پێغەمبەر نەیکرد عەلەیهی سەڵات وسەلام چونکە دوو حاڵەت هەیە دەبێت ئینسانی مسلمان ئاگای لێ بێت کامەیە حاڵەتی ئیتیباع لەگەڵ حاڵەتی ئیبتیداع ئیتیباع شوێن کەوتنە ئێمەی مسلمان پێویستە پێغەمبەر لە پێشمان بێ عەلەیهی سەڵات وسەلام و قودوەمان بێ و پێشەوامان بێ ئێمە لە دوای بڕۆین یا ئێمەی مسلمان پێویستە پێش پێغەمبەر کەوینەوە بیخێنە دوای خۆمان و جێ بێڵین بێگومانە بێ دوای پێغەمبەر کەوین صلی الله علیه وسلم قل إن كنتم تحبون الله فاتبعوني پێیان بڵێ شوێنم کەون ئێمە دەبێت شوێنە و پێشەوایەمان کەوین چی کردو بیکەن چی نەکردو نایکەین کەچی ئەوە پێی دەوترێت ئیتیباع ئەهلی سنە ئەهلی ئیتیباعن شوێن کەوتنن ئەی ئەهلی بدعە ئەوانە يتقدمون بين يدي الله ورسوله پێش خوا پێغەمبەر دەکەون عەلەیهی سەڵات وسەلام شتێک کە خوای گەورە نەیفەرمووە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام نەیکردووە دێ دەیکا ئاخر چۆن دەیکەی دەڵێن نا ئەوە باشە گوێم لە یەکێک لەو بانکخوازە گومڕایانە بوو دەڵێ ئەگەر هاتبا و پێغەمبەری خوددا عەلەیهی سەڵات وسەلام بەنەسەن وتباشی مەولودم بۆ مەکەن ئێمە هەر دەمان کرد پێمە خۆشمان دێ ئێمە کەی ئەدەبە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام شتێکت پێ بڵێت بڵێ مەیکە بڵێ من هەر دەیکەم ئێمە کەی ئەدەبە کەی دینە کەی عەقڵە هل الأدب في الامتثال أم الأدب في الابتداع؟ بێگومان في الامتثال هاي أدب و خۆشویستن و ڕێزگرتن لەوەدایە تۆ بە قسەی بکەی یا لەوەدایە قسەکەی بخەیە پشتگوێ و شتێکەکەی کە ئەو فەرمانی پێ نەکردو بڵێ وەڵام من پێغەمبەرم خۆردای عەلەیهی سەڵات وسەلام ئەیوان نییە الأدب في الامتثال ئەدەب ئەوەیە کە تۆ بە قسەی بکەی نەسەن ئاوا دەڵێ عەرەبە بانکخوازی عەرەبە دەڵێ ئەگەر هاتبا و پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام بە نەسی صریح بە لەفزی خۆی وتباشی ئاهەنگم بۆ مەکەن هەر بۆمان دەکرد چونکە ئێمە خۆشمان دەوێت ئێکەواتە دیارە ئەبوو بەکر و عومەر خۆشیان نەدەویست بۆچی نەیان کرد دیارە عوسمان و عەلی خۆشیان نەدەویست دیارە ئەو هەموو هەزارەها سەحابەی خۆشیان نەدەویست یەک سەحابی نەیکردووە دیارە ئیمام شافعی خۆشی نەدەویست بۆیە نەیکردووە بۆیە بەداخەوە یعنی ئەو پەڕی نەزانینە کە ئێستا دێن لە جیاتی شوێنی بکەون دێن پێشی دەکەون لە جیاتی پرسیارکە نزان پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام چه فەرمانێک کردووە جێبەجێکەن چ سونەتێکی کردووە زیندووکەنەوە تەطبیقکەن لە خۆیاندا نه ئەوە گرنگ نییە بەلایەنەوە دێن بزانن کەسانێکی نەزان چیان داهێناوە لە دینی خۆ زیادیان کردو ئەوە دەکەن بە گومانێکی بە بیانووی وەڵا ئێمە پێغەمبەری خوامان خۆش دەوێت عەلەیهی سەڵات وسەلام ئەگەر خۆشت ویستبا شوێنی دەکەوتی ئەگەر خۆشت ویستبا حکمت بە شەرعەکەی دەکرد ئەگەر خۆشت ویستبا لە سونەتی لات نەدەدا ئەمە بریتیە لە ئیتیباع بارەک الله فیک بۆیە دەبین لەم ڕۆژاندا جا چونکە شتەکەشیان دوورە لە شەرعی خوا دەیان بینی یەکڕا و یەکدەنگن لەسەر ئەو بیدعەیە بەڵام لەسەر یعنی شوبهە و بیان و بۆ هێنانەوەی ناکۆکن یەکیان دەڵێ کاکە خۆ دین نییە ئەمە دینداری نییە ئەمە عادەتێکە دەیکەین وەکو دین نایکەین لەولاوی چیشتر دەڵێ مەولودکردن فەرزە و سنەتە دەبێ بکرێ نازانی لەولا دەڵێ دین نییە عادەتە ئەوی تر دێ دەیکاتە فەرز و سنەت هەر یەکەی شتێک دەڵێ برای لەبەرەوەی ئەسڵی نییە لەبەرەوەی ئەسڵی نییە بۆیە مضطربن متناقضن لەناو خۆیاندا قسەکانیان دژ بە یەکە بارەک الله فیک